هەموو ساڵێک لە دەی شەشەوە تقریبان دەستمان کردو بە دروێنە بەڵام لە ئێستاە لە 25ەوە ئێشتا دەغڵودارمان هەر تەڕە هێشتا وشکەوە نەبووە دەغڵودارمان هەتەڕ ئێمە دەستمان کردو بە دروێنە لە ترسی ئاگر و لە ترسی ئەوە ئێمە سەر بە منتقی کەرکووکین کەرکک هەموو تقریبان لە زۆر شوێن کردەوەی تیرۆریستی ئەکرێت. لەبەر تیرورسای داعش و سوتانی دەغڵودانەکان ئێمە پێشتر درەوەکەین و لەبەر بارودۆخی ئەمنی خۆمان ئێمە تفانگمان لەگەڵ خۆمانە هەڵگرتووە سایاغدە ڕاستە خۆی دەبێت نابێت تفانگ هەڵگرێت لەبەرەوەی کەوا ئێمە حاڵەتی ئەمنی نییە و مەترسیمان لەسەرا تفانگمان هەڵگرتووە.